ئایزانم سڵاوتان لێ بێ و کاتتان باش هیوای تەندروستەیەکی زۆر باشتان بۆ خوازم لە هەر کوێکن سڵاو زۆر دکتۆر سڵاو لە تۆش ڕاستان سڵاو لە بینەرە خۆشەویستەکانمان هیوادارین لە هەر کوێکن هەر باش و تەندروست بن دووبارۆ گەڕاینەوە لاتان لە بەرنامەیەکی نوێ و لە کۆمەڵێک تەوەری و باس و خواسی نوێدا جالند فتێ ینی ماوەیە لەم و پێش بڕکەیەک چاڵنجێکمان ڕاگەیاند پێما بە نزیکی دو هەفتەیە لەم و پێش ئەویش پێشبڕکێ و چاڵنجی بە پێڕۆشتن ڕامانگەیان کە لە ماوەی 48 کاتژمێرە لە دەمی باسکردنی چاڵنجەکەەوە هەتا 48 کاتژمێری تر نزیکی 15,000 هەنگاو ڕۆشت بێتن هەژماکردنی ئەم هەنگاوانە بێگومان لە ڕێی ئەو ئەپلیکیشنانی کە لەسەر سمارتفۆن موبایلی هەریکێکمان هەیە کە بە گشتی بۆ سیستەمی ئەندروید و ئەپل بەردەسە لە ماوەی ئەو 48 کاتژمێرەیە ئەگەر بەڕێزت 15,000 هەنگاو ڕۆشت بێتی تەنها سکرین شۆتێکی 15,000 هەنگاوەکە و بێگومان بەروار و ڕۆژەکەشی گرنگە بۆی کە ناوت بچێتە ناو تیرروپشکۆ بۆ ئەوەی کە ببیتە براوەی کۆمەڵی خەڵات بەڵام ئێمە ئەم بابەتی ڕاگەیاندنی خەڵات و ئەنجامەکانمان ڕاگە بە هۆکاری بەداخەوەم بارودۆخە ناخۆشەی ڕۆژئاوا کە هاتە پێشمان بەڵام خۆشبەختانە ئێستا بارودۆخەکە ئارامترە و ئێمەش دووبارە ڕایەگەێنینەوە کە هەر کەسێک ئەگەر سکرین شۆتی ئەو 15,000 هەنگاوی نردبێ ئمە پیاچینەوە و بەم نزیکانە لە بەرنمەیەکی تایبەتە خەڵات و بابەتەکان ڕاگەێنی دەستخۆش ڕاستانجا ئەوەی کە زیاتر ئەمانێت سەرنجی بخینە سەر ئەوەیە کە ئەم شتە ناوەستێت لە کورسا تەندروستی و کورسا تەندروستی بەردەوام ئامانجی ئەوەیە کە زۆرترین خزمەت بکات لە بواری تەندروستیە وە دڵنیا بن و بەڵێنین کە بەردەوامە بین لەم جۆرە چاڵنجانە و چاڵنجی تریش هەم بۆ ئەوەی کە هەندێک هۆشیاری بڵاوکەینەوە و هەمووەکو ئەوەی کە ئێمە بتوانین کۆنتاکە یاخود جۆرە پەیوەندیەک دروستکەین لەگەڵ بینەرەکانی خۆمانە و ئامانجیش بێگومان لی لە کۆتایە ئەوەیە کە زۆرترین هۆشیاری تەندروستی و زۆرترین بڕگە و بابەت لەگەڵ ئێوە باس بکەین جاران هەر وەک تۆ باس کرد دووپاتێکەکەینەوە ئەم بەرنامەی کورسات تەندروستی ئێمە زۆرترین وەک تۆ باس کە زۆرترین هەڵمانەوەیە کە بەرنمەکەمان بەرجەستەی ناو هاوڵاتیان و ڕۆژگار و سەردەم بێ جگە لەوە ژێمە لەم پێشبڕکێ و چاڵنجانە یەکێک لە هۆکارەکان و یەکێک لە ئەوەی کە بڵین نیەتمان چی بێ ئەوەیە کە ئەمانەوێت بەگشتی خەڵک ویستی بۆ وەرزش دروست ببێ جا هیچ شتێک لەوە باشتر نییە کە شتێک بە کۆمەڵ بکرێ هەر شتێک کاتێکە بە کۆمەڵەکرێ خۆشتر و چێژی زیاتر تایە و هەروەها جۆرێک لە ینی وا هەستەکەی کە زیاتر ئەتەوێ بەرەو ڕووی شتەکە بڕیت و سنگی بۆکەیتەوە و پێت خۆشە تۆش بەشداربی لەم پێشبڕکێ جایەکێک لە هەدەفەکانی ئەم پێشبڕکێ ئەوەیە هیوادارم زۆرترین بەشداربووی هەبێت تا زۆرترین کەسوانێت سوود لەم بابەتەوە بگرێت جا بەگشتی لەن بابەتی ئەمڕۆمان تایبەت بە یەکێک لە نەخۆشیەکانی گرنگترین ئەندامەکانی جەستە کە بەبێم ئەندامە جەستە لە 48 کاتژمێر زیاتر ناتوانێت بەردەوام بێ ئەو ئەندامەش جگەرە ڕەنگە زۆر جار لە پێشینەی ئەندامە گرنگەکان دڵە بیستین مێشکە بیستین تەنان زۆر جار گورچیلەکان لە پێش جگەرەوە بیستین بەڵام جگەرەوە ئەندامەیە کە یەک کۆمەڵ ئەرکی زۆر گرنگ و دیاریکراوی هەیە کە جەستە بەبێ مەرکانە ناتوانێت بەردەوام بێ بەگشتی مرۆڤ ناتوانێت بەردەوام بێ لە ژیان ئەو نەخۆشیەکان ڕۆژ باسی لێ ئەەکەین تایبەت بە جگەر چوری جگەرە زۆرمان بیستووە کەسێکە چێ پشکنینەکە ئاڵێ چوری جگەرم هەیە ئاڵێ بەگشتی چوری خوێنم بەرزە ئەمڕۆ بە ورد و درشتی ڕوونیەکەینەوە چوری جگەر چییە چۆن دروستە بێ و چۆن کۆ ئەبێتەوە و هەروەها ئەو پشکنینانە چین کە پێویستە بیکەین بۆی کە بە دوور بین و خۆپارێزیمان هەبێ سەبارەت بەم بابەتە وهروە خواردن و ڕێکاری ژیان وانش هەمووی لەم بابەتە بەگشتی ئەمڕۆ هەوڵەین هەمووی بگرینەوە و سوودێکی بەگشتی تایبەت بەم بابەتە بگەینجا ئەوەی کە گرنگە ئێمە لە پاڵ ئەوەشە ئەمانەوێ بۆ ئێوەی باس بکەین کە جگەر ڕۆڵی چییە لە جەسیات چکا بێگومان تێگەیشتن لە جگەر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە تێبگەین ئایا نەخۆشیەکانی جگەر گیر و گرفتیان چیە یاخود کێشیان چییە بۆیە ئێمە باسی ئەوەشتان بۆکەین بە چەند چالاکیەکی بچوو کە ڕۆڵی جگەر ڕۆڵی ئەنزیمی جگەر لە جەستەیە چییە جگە لەوەش میوانێکمان ئامادەیە کە بە هاوکاری میوانەکەمان زۆر بە ورتر و زۆر بە زانستی تر باز لەم گیر و گرفتە تەندروستیان ناکەین وەکە موجارێکی ژەمە پێشەوەی بچینە سەر تەوەری سەرەکیمان کۆمەڵێک هەواڵمان ئامادەیە جاڵێکی ڕاستە ئێستا بچینە سەر هەواڵەکان بچینەلای هەواڵەکان هەواڵ یەکەم زۆر سەرنجڕاکێشیشە هەواڵ یەکەم تایبەت بە ئالوودەبوون توێژینەوەیکی نوێی ئەمریکی ئاشکرای دەکات خواردنی بەردەوامی ژەمەکان لەگەڵ خێزان و خوشک و برادا مەترسی ئالوودەبوونی هەرزەکاران و گەنجان بە مادە هۆشبەرەکان کەمەکاتەوە توێژینەوەکە لە زانکۆی توفتی ئەمریکا ئەنجام دراوە و تایدا توێژەران پشتیان بە داتای وەرگیراوی کۆمەڵێک فۆڕم بەستووە کە لەلایەن 2090 هەرزەکاری ئەمریکیەوە
پڕکراونەتەوە. ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە ئەو هەرزەکارانەی گرنگجێکی زۆر بە خواردنی ژەمەکان لەگەڵ خێزانەکانیانە دەدەن بە ڕێژەی 122 بۆ 134 کەمتر ئالوودەی مادە هۆشبەرەکان دەبن. دکتۆر مارجی سکایر سەرپەرشتیاری توێژینەوەکەی و دەڵێت گرنگی خواردنی ژەمی خێزانی لە جۆر و ماوەی خواردنی ژەمەکاندا نییە، بەڵکو پێیوەستە بەو ژینگە و پەیوەندیە کۆمەڵایەتیەی بەهۆی ئەم کۆبوونەوە خێزانیەوە لە نێوان دایک و باوک و منداڵدا دێتە ئاراوە. بە گوێرەی دوایین بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئێستادا زیاتر لە 15 ملیۆن هەرزەکار لە جیهاندا ئالوودەی مادە هۆشبەرەکانن. بەڵێ جا لەم هەواڵەوە بۆمان دەرەکەوێت کە گرنگی خێزان چەندێک گرنگە با بڵێن بۆ مرۆڤ و بەتایبەتی بۆ هەرزەکار و بۆ منداڵان. بێگومان بەشێکی زۆری گرفتە دەرونیەکان لە کەم و کوڕی خێزانەکانەوە دروستە بێ. بێگومان هەندێک لەو کێشە دەرونیانەی لە تەمەنێکی گەورەیشە بۆ گەورە ساڵان دێتە ئاراوە بەهۆی کێشە لە خێزانەوە لە تەمەنی مناڵیا دێتە ئاراوە. ئێمە زۆر کات گوێمان لێبێ ئەبیستین کە گرفتە دەرونیەکان بەهۆی دروستبوونی فەراغەوە دێنە ئاراوە. بە نمونە گەنجێکە منداڵێکە جاکز وێ یا کوڕ بێت بە بۆنەی ئەوەی کە بەشی پێویست گرنگی پێنەدراوە لە تەمەنی مناڵیا سیرەکەی لە تەمەنی گەورەی و گەورە ساڵیە دووچاری گرفتی دەرونێ بێتەوە. جا لێرە لەم هەواڵە ئەوەی باس کردووە کە خواردنی نانەکان یاخود ژەمەکان ژەمی ئێوارە و هەتا تەنانەت ژەمەکانی تریش لەگەڵ خێزانە هۆکارێکی زۆر گرنگە تاوەکو گەنجان و هەرزەکاران و هەتا گەورە ساڵانیشمان بە دوور بن لە مادە هۆشبەرەکان. چکار بێگومان یەشێک لە هۆکارە سەرێشەکانی توشبوون بە مادە هۆشبەرەکان و ئیتر جۆرەکانی تریش یاخود خواردنەوە کحولیەکان هەندێکات فەراغی نەفسیە خۆم باسی ژیانی خۆمەکەم بەداخەوەی سەوای لێ هاتووە سەرقاڵی ڕۆژگار و پەیوەستبوونمان بە ئیش و کارمانە وای کردووە ڕەنگە تاکە کات لە ڕۆژەکەی کە بتوانین لەگەڵ ئەندامەکانی خێزانمانە بەسەری بەرین ئەو کاتانە بێت کە کاتی ژەمە خواردنەکانە ژەمی ئێوارە بێنی و ڕۆبێ یاخود بەیانی. جا زۆرترین بابەت و بڕگە و باسی ڕۆژ لێرە ئاکرێ زۆر جار ئەو بابەتانی کە لە ڕۆژە بەسەرت هاتووە ئەو ئەیتر کارەساتی خۆشنا هەرچیەک بێت لەسەر سفرە باسیەکەی لەگەڵ ئەندامانی خێزانتا بەوانیشی ڕاگەینی ڕەنگاوان ڕائێکی خۆیانیان هەبێ لەسەری ینی ئەم شتە بەگشتی مرۆڤ زۆر کۆمەڵایەتیە و پێویستی بەم گوێ لێبوونە و باسکردنی بیر و ڕای خۆیەتی بۆیە تکایەگەر هەتاتوان بێبەش مە بن لەمە چونکە بەڕاستی وەکو باسم کرد سەرقاڵی ڕۆژگار وای کردووە کە تەنها ڕەنگە لەم ژەمە خواردنانە کۆ ببینەوە بتوانین دەردەدڵ لای یەکتریکەین. جا وەکو باسکرا لە هەواڵەکەیە ئەم کۆبوونەوە خێزانی و ناخواردنە بەگشتی واکە بە کۆمەڵ واکە کە هەرزەکاران بە دوور بن لە مادە هۆشبەرەکان. جایەکێکی تر لەو بابەتانەی کە وای کردو بەشێکی زۆری گەنجان و هەرزەکاران بەداخۆ بەدەستیەوە بناڵێن جگەرە کێشانە. هەواڵێکی ترمان ئامادەیە تایبەت بە جگەرە کێشان با پێکۆ بچینە لایەم هەواڵە. نوێترین توێژینەوەی پەیمانگای نیشتیمانی تەندروستی لە ئەمریکا NIH ئاشکرای دەکات جگەرە کێشان لە ماوەی پێش دووژانی و کاتی دووژانیدا ئەگەری توشبوونی کۆرپەلە بە ئۆتیزم لە ماوەی ساڵانی داهاتووی ژیانیدا زیاتر دەکات. توێژینەوەکە لەلایەن توێژەرانی زانکۆی جۆنس هۆپکینس و کالیفۆرنیاوە ئەنجام درراوە و لەلایەن پەیمانگای نیشتیمانی تەندروستیەوە لە ئەمریکا پاڵپشتی دارایی بۆ دابین کراوە. دەرئەنجامی توێژینەوەکە ئاماژە بەوە دەدات ئەو منداڵانی دایکیان لە ماوەی دووژانیدا جگەرە کێشی بەردەوام بووە ئەگەری توشبوونیان بە پەشێوی ئۆتیزم لە 44 زیاتر بووە بە بەراورد بەو منداڵانی دایکیان لە ماوەی دووژانیدا جگەرەی نەکێشاوە. بە گوێرەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە 240 میلیۆن خانم لە جیهاندا جگەرە کێشی بەردەوامن. ئەمەش لە کاتێکا کە جگەرە کێشان بەدەر لە زیادکردنی مەترسی توشبوون بە پێشێوی ئۆتیسم ئەگەری لە بارچوون و گرفتی دەماری و گەشە نەکردنی تەواوەتی ئەندامەکانی جەستەی کۆرپەلە زیاتر دەکات. جا بەگشتی جگەرە کێشان وای لە هاتووە بەداخەوە کە بۆ بە دیاردەیەکی زۆر باو و بە تایبەتیژم هەواڵە دووپات و جەخت لە جگەرکێشان لە خانمانی دووجیاناکە. ئەم هەواڵە سەرنجی بردم بەلای شتێکی ترە ئەویش فترەی دووجیانی لە خانمانە
فترەیەکی زۆر گرنگە بۆ گەشەی تەواوی کۆرپەلە. ئێمە لە چەنەها بەنامەی تریشا باسمان لەوە کردووە کۆرپەلە لە ساتی دروستبوونەوە هەتا 3 ساڵی خێراترین گەشە بەخۆیەوە بینێت لە دوای ئەم 3 ساڵە وردە گەشەکە خاوە بێتەوە کەواتە زۆر گرنگە ئەو خواردن و خۆراک و ئەو ژیانەی کە هەیەی کە بێگومان دایک بۆی دابینەکە ژیانێکی دروست بێ. چا زۆر جار کۆمەڵی هەڵی باو هەیە لە کاتی دووجانیا بیسترێڵێ خانمەکە هەتا بتوانێت بخوا زۆر بخوات لە هەر شتێکی هەبوو بخوات و وەزنی زیاب کا بەگشتیە بێ ئەمە هۆکاریەوەیە کە تەندروستی کۆرپەلەکەشی باش بێ. نەخی بێگومانەمە ڕاست نییە وەک بابەتی دووجانێکە بابەتی خۆراکی ژێمە کە چەندەها جار باسمان لێ کردووە گرنگترین شتی خۆراک فرەجۆریە ئەوەیە کە تۆ لە شتی باش بخۆیت و بە تێکەڵاوی لی بخۆیت. چۆن؟ چوری پێویستە یەکێک لە گرنگترین یەکێک لە باوترین قسەکانەوەی کاڵێن چوری خراپە سایە شەستی مێشکی کۆرپەلە لە کاتی دروستبوونا لە چوری پێجێ کەواتە خانمی دووجان بێگومان پێویستی بە چوریە بەڵام پرسیارەکە لێرە ئاەتە ئاراوە چ جۆرە چوریەک بێگومان ئێمە چوری باش و چوری خراپمان هەیە کە ئەمڕۆ بە تایبەت باسی لەکەین کە چۆن چوری باش و چوری خراپ لە دژی یەکە جەنگن لە کاتی کۆبوونەوەی چوری لەسەر جگەر. جگەلەوە چوری باش بەگشتی لە باەم گوێس کاسۆ پاقلەمەنیەکان بەگشتی ئەمانە چوری باشیان تایە چوری خراپەکانی ژەوەی کە هەمومان بیستمانە زەیت و بابەتی خواردنی سوورکراوەوانەکە بەگشتی ئەمیان خراپن. جا مەبەست لەم قسانە ئاگاداربوونی خانمە لە کاتی دووجانیا کە مەرج نییە پێویست کا کێشی زیابکە بێگومان بەشێک لە کێشی زیاکە لە کاتی دووجانیا بەڵام ئەمە بەواتایەوە نایە کە چی بەردەستکەوت بیخوا نەخێر بە ڕێژەیەکی گونجاو و بە خواردنی گونجاوی کە گرنگی شەڕاستان بەلای منەوە بەڕاستی مەرز نییە کە تەنها ئەم بابەتی جگەرە کێشانی کە لە هەواڵەکە باسکراوە تەنها گرفتەکە لەلایەن خودی خانمی دووجانەوە بێت ڕەنگە هەندێک کات جگەرە کێشان لەلایەن چواردەورەکەیەوە و ببێتە هۆی ئەوەی کە گرفتی تەندروستی دروستکە بۆیە زۆر گرنگە بە پێویستم زانی کە ئەوە بڵێم بەڕاستی پێویستە باوکان و هەتا کەسانی چواردەوری خێزانەکە ئاگاداری تەندروستی هەم دایکەکە و هەمیش کۆرپەلەکەیسکی بنجا دوای ئەمە هەواڵێکمان ئامادەیە لەسەر جۆرە ڕێجیمێک کە ئەویش کیتۆیە کیتۆ یشێکە لەو دەستەواژانەی کە بەڕاستی لە ناو هاوڵاتیانە باسوخواسێکی زۆری لەسرە هەواڵێکمان ئامادە کردووە لەسەر کیتۆ و با پێکەوە بینەر و بیسەریم هەواڵە بین. پەیڕەوکردنی بەردەوامی دایتی کیتۆ مەترسی بەرزبوونەوەی ئاستی کۆلسترۆلی زیان بەخش لە خوێندا زیاد دەکات. ئەمە دەرەنجامی نوێترین توێژینەوەی زانکۆی هارواردە. توێژەرانی زانکۆی هاروارد لە میانی توێژینەوەیەکی نوێدا ئاشکرایان کردووە کە هەرچەندە دایتی کیتۆ بۆ دابەزاننی کێش کەڵکی لێوەردەگیرێ بەڵام دەشێت بە تێپەڕبوونی کات ببێتە هۆی زیادبوونی ئاستی کۆلیسترۆلی زیان بەخش ناسرااو بە LDL لە خوێندا. توێژەران هۆکاری ئەم کاریگەریە دەگەڕێنەوە بۆ ئەوەی دایتی کیتۆ بڕێکی زۆر لە چەوری تێر لەخۆ دەگرێت و بە تێپەڕبوونی کات کەڵەکەبوونی چەوری خوێن و زیادبوونی مەترسی نەخۆشیەکانی دڵی بەدوادادێت. کیتۆ بریتە لە جۆرێک ڕێجیم کە تێیدا پەیڕەوکەرانی دوور دەکەونەوە لە خواردنی کاربۆهیدرات و زیاتر پشتدەبەستن بۆ خۆراکانی دەوڵەمەندن بە چەوری بە جۆرێک نزیکەی ١٩٠ دایتەکە چەوریە و بەشێکی کەمیشی پرۆتینە. پسپۆڕانی زانکۆی هاروارد دەژڵێن دایتی کیتۆ بەهۆی ئەوەی وا لە جەستە دەکات ڕەوتی دەستکەوتنی وزە لە گڵوکۆزەوە بگۆڕێت بۆ چەوری دەکرێت بە تێپەڕبوونی کات ببێتە هۆی توشبوون بە جۆرێک لە شێواوی و هەستیاری دەرونی تەنانەت ڕەنگە لاوازی یادگەشی بەدوادا بێت چونکە باشترین سەرچاوی وزە بۆ کارکردنی مێشک گڵوکۆزە نەک چەوری. بەگشتی دایتی کیتۆ لەم ماوەی ڕابردوودا باسخواسێکی زۆر زۆری هەڵگرت بوو بە هۆکاریەوەی کە خەڵکانێکی زۆر ویستی کێشدابەزانیان هەیەوە قەڵەوی و بەرزی کێشی جەستا یەکێکە لە گەورەترین گرفتەکانی سەردەم. جا ئەم باس و خواسانی کە هەڵی گرت بوو بە ڕاست و بە هەڵەیش بێگومان تایە بوو ڕای ڕاست و هەڵەشی تیا بوو هەر شێوازێکی گۆڕینی خواردن واتە دایت کاتێکە کرێ گرنگە کۆمەڵێک ئامادەکاری و پێشینەی بۆ بکرێت. چۆن کەسانێکن کە نابێت کیتۆ بکەن کیتۆ بۆ کەسانێک نەشیاوە کە ئاستی چۆری خوێنیان زۆر بەرز بێ یاخود کێشەی نەخۆشی بەردەوامی دڵیان هەبێ یان ئەو بابەتی کەم ڕۆباسێکین کە کێشەی زۆری چۆری جگەریان هەبێ کەواتە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە ئەم لەو نەخۆشانی کە پێویستە بە دوور بن لە کیتۆ. ئەی کیتۆ بۆ کێ ڕاستە بەگشتی کاتێک کە پشکنین و
ئامادەباشیەکرێت کیتۆ بۆ کەسانێک ڕاستە کە پێویستیان بە دابەزانی کێشە بۆ کێشەی بەرزبوونی چەوری خوێنیان نەبێەوە کێشەی ناهاوتایی LDL و HDL یان نەبێ بەڵێ بۆم کەسانە گونجاوە کیتۆ بکەن بەڵامێکی زۆر گەورە ماوەی دیاریکردنی کیتۆکە زۆر بەرپرسە لە ئەوەی کە ئایا ئەم کیتۆە سەرکەوتووە بەیان نا چۆن زۆر جار کاتێک کە سەردانی پزیشکی پسپۆڕەکەی پێتەڵێ لە 3 مانگ زیاتر ئەم دایتە مەگرەرە بەر بۆ لە دوایم 3 مانگە ڕەنگە گرفتی لە سوودی زۆرتر بێ کەواتە دیاریکردنی ماوەیکردنی دایتەکە لە خودی دایتەکە خۆی گرنگترە و ئێمە لە ماوەکانی ڕابردووە زۆر باسمان لەوە کرد هەڕەمی خۆراک بە شێوەیەکی گشتی گۆڕاوە جاران کۆمەڵی خۆراک هەبوو بە گشتی ئەیاوت لی بە دوور بن ئێستا نازیاتر مەیلی زانست چۆتۆ بەلای ئەم خۆراکانەیە ئەویش خواردنی شیرەمەنی و پەنیر و بەگشتی فستق و گوێز و ئەم بابەتانە کە جاران یاوت زۆر دەوڵەمەنە بە چۆری نەخورێ باشترە بەڵام نا ڕایەکی زۆر جیاواز هەیە لە زانستی پزیشکیاوی ژەوەیە کە پێویستە فرەجۆری و هەمەجۆری لە خوارد نابێ و پێشتر باسم کرد پێویستە لە هەر شتێک بخورێ بەڵام کۆمەڵی خواردنی دیاریکراو هەیە کە ئەگەر تەواویش لیان بە دووربین کێشە و گرفتێکی وا دروست ناکە ئەیش وەکو شیرینی ئامادەکراوەکان و خواردنە سوورۆکراوەکانی وەکو جبس و ئەم بابەتانە بەگشتی دەست خۆش ڕاستان جا دوای ئەم هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر بەگشتیەکی نەبابەتی کۆلسترۆڵ و چەوریەوە بەڵام پێشەوە پێم خۆشە کە بە شێوەیەکی ئاسان باسی ئەوەتان بۆ بکەم کە فرمانی جگەر و بە تایبەتی فرمانی ئەنزیمی جگەر چییە؟ ئەگەر ئێمە سەیریشی ئەم شوشەیە بکەین کە ئەو ئاوەی تیا ئاوێکی پاک نیە و ئاوێکی پیس بووە ئەمە وەک خوێنی ئەو کەسانەوەیە کە جگەرە کێش یاخود با بڵێن بەکارهێنەری بەردەوامی خواردنەوە کحولیەکانن ئەمە هاوشێوی ئەوە وایە جا ئێستا با بزانین کە ئەنزیمی جگەر چۆن هاوکاریەکات لە پاکبوونەوەی ئەم خوێنە یاخود با بڵین لەسەرم ئاوە تاقی بکەینەوە کەواتە بەگشتی یەکێک لە ئەرکە زۆر گرنگەکانی جگەر کە دوایەتی نەسەر فەرمان و ئەرکە گرنگەکانی پاکردنەوەی جەستەیە بێگومان پێمان شان بە بزانین چۆن نمونونەکەمان بۆ ڕوونەکە ئەگەر ئێمە بە نمونە دەیبنین ئەمە خوێنی کەسێکە کە با بڵین جگەرە کێژ یاخود بەکارهێنەرێکی بەردەوامی خواردنەوە کحولیەکان بوو واش دابنین ئەم ئاوە پاکە ئەنزیمی جگەرە کاتێک ئێمە ئاواکەینە ناو ئەم دەستخۆش باسان ئەم شوشەیەوە سەیرەکەین بە گشتی پاکبوونەوەیەک ئەبینین لە ناو ئاوەکەیە باشە بەڵام لە هەمان کاتە هێشتا ئەبینین کەمێک پاژماوەی ڕەشی ماوە لە ناو ئاوەکەیە باشە ئێمە جەستەمان ئەندامێکی تریتیا کە پێوترێت گورچیلە لێرەدا گورچیلە هەڵ ئەسێ بە پاکردنەوە یاخود پاڵفتەکردن و دەرکردنی ئەم پاشەڕۆیانە لە ناو جەستەدا هەروەکو چۆن ئێستا من ئەم ئاوە ڕژمە ناو ئەم قاپەوە باشە و دووبارە بە هاوکاری ئەنزیمی جگەرەکە ئێمە دووبارە پاکردنەوە بۆ خوێنەکە کەین بەم شێوەیە تا بە تێپەڕبوونی کادوای لێە ئەم ئاوە پاکە بێتەوە ئەنزیمی جگەریش ڕێک بەم شێوەیە کارەکە کاتێک ئێمە مادەیەکی زیان بەخش یاخود با بڵین خواردنەوە کحولیەکان و تەنۆرکەی نامە و بەگشتی و جگەرە کێشان و ئەم بابەتانەوە خوێنمان بە تێپەڕبوونی کات پیسەبێ یاخود هەندێکات بە بۆنەی بەکارهێنانی یاخود زیادە ڕۆیکردن لە دەرمانە ئەم گرفتانە دروستەبێت ئەنزیمی جگەر هاوکاری جەستا کات لە تێکشکاندنی ئەم مادە زیان بەخشانە و دواتریش لە ڕێی گورچیلەوە دەپاڵێورێت و ئەکرێتە دەرەوەی جەستە جالەن سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە بەگشتی هەواڵێکی ترمان ئامادەیە با بچینە لای ئەو هەواڵە دواتر هەر لەگەڵ هەواڵەکەی باس لە گرنگترین ئەرکەکانی جگەرەکەین و بەگشتی کۆبوونەوەی چۆری جگەر با پێشەکی بچینە لای ئەم هەواڵە توێژەرانی ئەمریکا پرۆتینێکی نوێیان دۆزیوەتەوە کە ڕۆڵێکی گرنگ لە ڕێخستنی بڕی کۆلسترۆلی دەردراو لەلایەن جگەرەوە بۆ نێو خوێن دەبینێت کە دەشێت لە ڕێگەیەوە پەرە بە چارەسەرێکی پێشکەوتوو بدرێت بۆ نەخۆشیەکانی بە چەوریبوونی جگەر و ڕەقبوونی خوێنبەرەکان. ئەم بەدەست هاتە نوێیە بە هەوڵی تیمێکی زانکۆی تێکساس هاتوۆتە ئاراوە کە تێدا تیمەکە دەریان خستووە پرۆتینی HELZ2 وەک ڕێکخەرێکی سەرەکی ئاستی بەرهمێنان و دەردانی کۆلیسترۆڵ لە جگەرەوە بۆ خوێن کار دەکات. توێژەران دەڵێن ئەم پرۆتینە جڵەوی جینی APOB دەکات کە جینێکی بەرپرسیارە لە پێکاتن و گواستنەوەی کۆلیسترۆڵ بۆ نێو خوێن بە تایبەت کۆلیسترۆلی زیانبەخشی ناسراو بە LDL. دکتۆر ژاو ژانگ سەرپەرشتیاری توێژینەوەکەیە و ئاماژە بۆ دەدات ئەم پرۆتینە بەشێکی کاریگەر و چالاکە لە کەڵەکەبوونی چەوری لە نێو لولەکانی خوێندا و زیادکردنی مەترسی نەخۆشیەکانی دڵ بۆیە کۆنتڕۆلکردنی ئەم پرۆتینە کۆنتڕۆلکردنی بەشێک لە مەترسیەکانی نەخۆشیەکانی خوێنە.
زۆر باشە جا بەگشتی کاتێک کە باس لە چەوری خوێن و چەوری جگەرەکرێ LDL و HDL جا من با پێشەکی ئەم جگەرە بێنم بۆی کە تەواو ڕوونکردنەوەیکی باش لە سەر بابەتەکە بین. ئەم جگەرە کە ئەکەوێتە ڕێک ئێرەی جەستەوە کە یەکێکە لە گەورەترین ئەندامەکانی جەستە و بە نزیکەی کێشی کیلۆیەک و نیوەواتە 1500 گرامە. ئەم جگەرە کۆمەڵێک ئەرکی زۆر گرنگی هەیە یەکێک لەو ئەرکانەی کە سواز بۆ ئەلەند بۆی ڕوون کردینەوە کە پاڵفتەکردن و پاکردنەوەی جەستەیە. یەکێکی تر لە ئەرکەکانی بریتیە لە ڕێخستنی ئاستی چەوری خوێن بە جۆرێکە ئەگەر ئەم جگەرە ئاستی چەوری خوێنمان بۆ ڕێک نکاتەوە LDL و HDL سەراپایە شێوێت. یەکێکی تر لە ئەرکەکانی ڕاگررتنی گەتپلەی گەرمی لەشە لەو 37 دەرەجەی کە دیاری کراوە. پاکردنەوەی جەستە بێگومان و هەروەها ڕاگررتنی ئاستی ترشی PH جەستەکە لەیەکێکتر لە بەنامەکانە ڕامانگرت. ئەمان بەگشتی هەمووی ئەرکی جگەرن. جا هەر سەبارەت بۆە لەسەر واڵەکە هاوکارانمان کە تایبەت بە جگەر بۆیان ئامادەکردوین. بەڵێ جا ئێستا با لەوە تێبگەین یاخود بزانین کە ڕێژەی توشبوون بە ئەم گرفتە تەندروستیە لە جیهاندا چەند ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن و گرافیکەکەمان بۆ بخەنە سەری چکە بێگومان ئێمە هەمیشە ئاڵین کە زانینی ڕێژەی توشبوون بە هەر گرفتێکی تەندروستی ئەوەمان بۆ دەرەخات کە ئەم گرفتە چەندێک بەربڵاو چەندێک مەترسی هەیە و چەندێک گرنگە لەسەر ناوەندە تەندروستیەکان کە زیاتر خەمی بخۆن. بەگشتی لە سەدا چلی دانیشتوان لە جیهاندا گرفتی بەرزی کۆلسترۆلیان هەیە لە سەدا چلی دانیشتوانی جیهان بەدەست ئەم گرفتەوە دەناڵێنن. هەروەها ساڵانە ئەبێتە هۆی گیان لە دەستدانی زیاتر لە 4 ملیۆن کەس کامە بەڕاستی ڕێژەیەکی بەرزە هەم ڕێژەی توشبوونەکە و هەم ڕێژەی گیان لە دەستدانەکەش. جاڕاستان پێم خۆش ئێستا بیت باسی ئەومان بۆ بکەی کە هۆکار چییە یاخود جۆرەکانی ئەم کۆلسترۆڵە چییە کە بەگشتی ئەبێتە هۆی ئەم گرفتە تەندروستیان. بێگومان جارن سپاس بۆ تۆ. ئێمە کاتێک کە باسی پشکنی نەکرێت دەستەواژەیەک زۆر باوە لە ناو خەڵکە LDL و HDL. پێم خۆشە بە کورتی بۆتان ڕوونکەمەوەم LDL و HDL چییە؟ HDL ئێمە زۆر جار بە چۆری باشەکە ئەیناسێنین وەکەوەی کە ئەم پاڵەوانێ بێ و LDL خراپێ خۆی لە ڕاستی شەهر وایە بەڵام تێتانەگەێنم کە بۆ HDL کە بەواتای های دنسیتی لایپۆپرۆتین دێ خودی چۆریەکە نییە بەڵکو ناوپۆشێکە کە وەکو ئۆتۆمبیلێک و سیارەیەک کارەکە چۆن ئەم چۆریە لە جگەرەوە لە خوێنەوە بەگشتی ببورن ئەی گوازێتەوە ناو جگەر واتە ئەو چۆری کە لە ناو خوێنە هەیە پاشێکاتەوە هێنێتەوە بۆ جگەر و جگەریش وەکو باسمان کردێکتری لە ئەرکەکانی پاکردنەوەی ئەم چۆری و فرێدانێتی دواتر لە ڕێی پاشماوەکان. LDL بە پێچەوانەوە LDL ئەو چۆریی کە لە جگەرا کۆبەتەوە خەزنیەکە بە پێچەوانەوە دەریەکە بەناو خوێنە بڵاوێکاتەوە بێتە هۆی ڕەخبوونی دەمارەکان و گرفتی کۆبوونەوەی چۆری لە دەمارەکانە. VLDLیش زۆر بە کورتی تەنها هەر جۆرێکی LDL کە دوایی لە پرۆسەکانە دەبێتەوە بە LDL. ئەم ژمارانە زۆر پێم گرنگە کە هاوڵاتیان زانیاریێکیان هەبێت سەبارەت. ژمارەکان بەگشتی ئەگەر لە 100 بەرزتر بێ بۆ LDL ژمارەیەکی بەرزە و پێویستە ئاگاداری تەندروستی خۆیان بنێمە زۆر جار بۆوانی کە نەخۆشی شەکریان هەیە پێیان ڕاگەین کە پێویستە LDL لە 70 کەمتر بێ و HDLیش لە 45 کەمتر نەبێ باشترە بۆی کە هاوسەنگیەک هەبێت لە ڕاگررتنی جۆری باشی و خراپەکانی. بەگشتی ئەمانەش ماکەکانی بەرزی کۆلیسترۆل کە وەک باسمان کرد ئەگەر بێت و ئەم کۆلیسترۆل لە خوێنە زۆر بێ کۆمەڵێک کۆنیشانە و ینی زیانی بە دوای خۆیان هێنەیەکیان ڕەخبوونی خوێنبەرەکانە ئەوەی کە لە بەرنامەکەی ڕابردووە باسمان کرد کابێتە هۆکاریەوەی خوێنبەرەکان ڕق ببن و بەگشتی خوێنیان تیا بۆستێ و بێت هۆکاری جەڵتە و سەکتە و کۆمەڵشتی تر بە چۆری بوونی جگەرکە ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمانە لەوە تێگەین کە بە چۆری بوونی جگەر چییە و چۆن کارەکە. کۆمەڵی پرسیایی زۆر تایبەتمان سەبارەت بە چۆری بوونی جگەر ئامادەیەوە ئاڕاستی پسپۆڕی تایبەت یەکەین بەڵام پێشەوە بێگومان وچانێک وەرەگرینەوە لەگەڵمانە بمێنەوە بۆ وەرگرتنەوەی ئەو وەڵامانە و دوای وچانەکەی نۆ قسمەتە. بەسکردنی تەوەری ئەم ڕۆمان کە ئەویش بە چۆریبوونی جگەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دارا ئەحمەدمان کردووە پسپۆڕی نەشتەرگەری هەر سوجگەر دکتۆرجیان زۆر بەخێر بێت. بخێر با سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆری جگەر یاخود بە چۆریبوونی جگەر چییە و بۆچی هاوڵاتیان زۆر ڕوبەڕووی ئەم جۆرە گیر و گرفتە بنەوە. بەڵێ زۆر سپاس بە میواندارەکەتان دیارە بە چۆریبوونی جگەر بابەتێکی گرنگە بابەتێکی باوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لەوانەیە بەم تووشی کۆبوونەوەی چۆری لەسەر جگەر بن کە ئیش بریتە لە
نیشتنی چوری بە تایبەتی جۆری ترایگلیسراید چوری سیانی لەسەر جگەر کە دیارە ئەمەش چەند هۆکارێکی لە پشتەوەیە لە گرنگترین هۆکارەکان بریتە لە هۆکاری قەڵەوی یان میتابۆلیک ئەوانەی کە زۆر قەڵەوەن یان ئەوانەی کە BMI لەسەر و سیەوە یان ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە یان جۆری دوی نەخۆشی شەکرانە یان هۆکاری ترمانێک و تەمەڵی خوددەی دەرەقی و چەند هۆکارێکی تر دیارانی نەخۆشیێکی باوە و نەخۆشی چوری کۆبنەوەی چوری سەرجگەیشێک لە هۆکارەکان کە بێتە هۆی بە مۆمیابوون یان ڕقبوونی جگەر. زۆر باش دکتۆر بەگشتی باسی هۆکارەکانە کرد پێم خۆشە بە ڕیزبەندی لە سەریان بڕین باوترین هۆکارەکان چێ دووبارە بکەین بە دوو جۆرەوە جۆرێکیان هەیە پەیوەندی بە خواردنە کحولیەکانە کە پێێتی ئەلکۆلیک لیڤەر دیزیز نوێکشان هەیە پێڵێن نافڵ نان ئەلکۆلیک فاتی لیڤەر دیزیز کە باوترین هۆکارەکان هۆکاری میتابۆلیزمیمان هەیە ئەوانەی قەڵەون هۆکاری قەڵەوی کە بە میتابۆلیک سندرۆم ناسراوە قەڵەون یان شەکری جۆری دویان هەیە یان بەرزە فشاری خوێنیان هەیە هۆکاری تر شەکری جۆری دوو هۆکاری سێهەم هەروها تەمەڵی غودەی دەرەقی ئەمانە لە باوترین هۆکارەکانی کە کۆبوونەوەی چوری سەرجگەرن یان ئەوانەی کە هۆکاری قەڵەویان هەیە میتابۆلیک نییە بڕێکی زۆر کالۆری وەرەگرن یان خواردنێکی زۆر ئەخۆن کە قەڵەون ئەوانەیەکێک لە هۆکارە هەرە باوەکانی کۆبوونەوەی چوری سەرجگەر. دەستۆش دکتۆر باشە دکتۆر ئاماژە بەوەیە کە هۆکاریشان بەبوونی ئەلکۆهۆڵەوە هۆکاریشان بەبوونی ئەلکۆهۆڵ نیە جا لەوە شتێکم بیرکەوتەوە زۆرێک لە هاوڵاتیانە بینین ئەڵێن کە من ماوەیەکی زۆرە خواردنەوە کحۆلیەکان بەکارێنم بەڵام تووشی ئەم گرفتە تەندروستیە نابمەوە کەواتە لێرە ئێمە جگە لە خوارن و کحۆلیەکان هۆکاری زۆر گرنگترمان هەیە و بە تایبەتی ئەگەر بکرێ بۆمان باسی خواردن بەڵێ هۆکاری خواردن بە تایبەتی و خواردنانی کە بڕێکی زۆر چوریان کالۆریان تایە هانی بۆ نمونە ئەگەر مرۆڤێک ڕۆژانە پێویستی بە کالۆریکی بۆن 2000 بێ ئەو 3-4 وەربگرێ ئەو بە شێوی چوری ئەنیشە لەسەر جگەرەمێکی لە هۆکارە باوەکان بەڵام تەمان لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی تریژە گۆڕێ هەیە مدێکی زۆرە خواردنێک کحولی ئەخوا هیچ تووشی تەشەمع نەبووە بەڵام هەیەە تووشی ئەبن طبعاً بە شێوی پلەبەندی لە پێشا چوری کۆبێتەوە ئەوانەی کە مەسەرەن خواردنێک کحولی خۆنە دوایی تووشی ئیلتیهاب هەوکرد نەبێ دوایی تووشی ڕقبوو نەبێ ئەنجابێ بە مۆمیابوونی جگەر کە حاڵەتێکی خراپە. زۆر باشە دکتۆر کاتێککە باسی هەر نەخۆشیەکە کرێ گرنگە بزانین ئەم نەخۆشیە لە کێیا باوە لە چ ڕەگەزێک و لە چ تەمەنێکە تەمەن و ڕەگەزی دیاریکراومان هەیە بۆ ئەم نەخۆشیە تاوەکو کەسانی ئاگادارمێکی بڵێن ڕەگەزێکی دیاریکراومانە لە هەردوو ڕەگەزا زۆرە بەڵاموەکو وتمان ئەوانەی کە قەڵەوەنی ئەوانەی شکری جۆری دویانەیە ئەوان ئەو لەو تەمەنانە هەیە بە زۆری. دەستخۆش دکتۆر باشە دکتۆر ئەکرێ بڵین کەسێک کە ئەم جۆرە نەخۆشی هەبێت بە بۆنەی تێکچوونی یەشێک لە ئەندامەکانی تریەوە هەبێ وە گەزانی کە ئێستا زۆرێک لە پسپۆڕانی وەک بەڕێزێ جۆرە تەشخیصکردنێکی نەخۆشی بەکارێن بەنای دیفرەنشال دایگنۆزیس ینی بۆ نمونە کە کەسێک گرفتێکی هەبێت لێکۆڵینۆ لە سەرجەم ئەندامەکانی جەستەیەکەن ئەکرێت تێکچوونی ئەندامەکانی ترمان هۆکار بێ بۆ ئەم گرفتە؟ هیچ نەخێربەری شتێکی ئۆتۆمانیە بەڵام وەکو باسم کرد کە ئەمە لە نەتیجەی نەخۆشی ترەوە زیاتر نەگۆک خۆی نەخۆشی بێ لە ماکی نەخۆشەکانی ترەوە. باشە دکتۆر بەشێک لە پرسیاری خەڵکانەوەیە وترێ بە چۆریبوونی جگەر بە هۆکاری خواردنەوەی کحولیەوە شتێکی سەیرەواتە خودی کحول چەور نییە و بڕێکی زۆر لە چۆریتیان نییە چۆن ئەم کحولا بێتە هۆکاریەوەی کە چۆری لەسەر بڵین لە ڕووکەشی جگەر بنیشێت وەکو مادێکی ژەهراوی وایە تۆکسیک مەتیرۆڵێک وایە کە بڕێکی زۆر شەکری تێدایە بێتە هۆی زیانگەیان بە خانەکانی جگەر سەرەتا بێتە هۆی کۆبوونەوەی چۆری دوایە بێتەوەی هەوکردنی جگەر پاشانە بێتەوەی ڕقکردن پاشانە بێتەوەی بە مۆمیابوونی جگەر کە بە تەشەمعکە بەدناسرا کەواتە خودی کحولەکە خۆی بە مادێکی ژەهرایە بەڵام تایبەتمەندی ژەهرایەکە بێتە هۆکاریەوەی کە چۆری کۆ بکاتەوە لە خۆیە. دەستخۆش دکتۆر باشە دکتۆر ئێمە بەگشتی لە گرفتە تەندروستیەکانە زۆر نەخۆشیمان هەیە کە نیشانی سەرەتایی نییە هاوڵاتیان واتە ئاگادار نابن کە پەرە و توشبوون بەم نەخۆشی ئاڕۆن جا ئەمێ بزانم ئایا نەخۆشی کەڵەکەبوونی چوری سەرجگەر هەر بەشێکە لەم نەخۆشیانە یاخود نیشانە سەرەتایەکانی چی؟ بەڵێ ئەم پرسیارێکی جوانە زۆربەی ئەوانەی کە کۆبوونەوەی چوریانە لەسەر جگەر زۆربیان هیچ نیشانەیەکیان نیە توانین بڵێن لە 180 بۆ 90 نیشانەیەکیان نییە چەند پشکنینەکەن بە تایبەتی پشکنی سۆنەر کە پشکنێکی باوە چەند پشکینەکەن پیاڵێن دەرەجەیەک یان دەرەجە دوو کە بە ماڵدیان مۆدرێت ناستراوەڵێت چوری لەسەر جگەرتە لە ڕێگەی ئەمەوە زیاترەزان
ئەم دەرەجەیەک و دەرەجە دووە واتای چی؟ بەڕێگەی پشکنی سۆنەر ئەنجامەدرێ پێڵێم دەرەجەی ماڵ ینی بڕێکی کەم یان مۆدرێت بڕێکی مام ناوەندیان سڤیر بڕێکی زۆر چوری لەسەر جگەرە کۆبەتەوە بۆ شکڵە ئەزانن کەیتر پاشان پشکنینی بۆ ئەەکەن یانی لەستانەوەیان ئەتوانین بڵێن هیچ کێشەی هیچ نیشانەیەکیان نییە هەندێکیان نیشانێکی کەمیان هەیە ئەگەر بێتەوەی هەوکردنی جگەر لەوانێت بەشی لای ڕاستی جگەری بێشێ یان نەخۆشەکە مدێکی زۆرە بڕێکی زۆر کەحولەخوا کە تووشی تەشەماگۆ تووشی نیشانەکانی بۆ مەمیابوو نەبێ بۆ نسکی ئاڵسێ ئاو لەسکیا کۆبێتەوە یان جگەری ئیژناکە یان تووشی خوێنبەربوو نەبێ لەوانێ بەهۆی نیشانەکانی تەشەمەکە بەدۆ بێ بەلای دکتۆرەکە بەڵام وەکو کۆبوونەوەی چوری سەر جگەر نیشانێکی ئۆتۆمان نییە بەسانەوەیان ئەتوانین بڵێن هیچ نیشانەیەکیان نییە تەنها لە ڕێگەی پشکنینی بەسیتی وەکو پشکنی سۆنەرۆپیان هەڵێن کە چوری لەسەر جگەر تا کۆبەتەوە پاشان نەخۆشەکە چێ پشکنی بۆ نمونە ئیشەکە ئەنزیمەکانی جگەرەکە سەرەکی ئەنزیمەکانی جگەری تێکچوو زۆر باشە دکتۆر بەگشتی خەڵکانێک کە گوێبیستی ئێمە ئێستا وەکو باست کرد قەڵەوی و هەروە خواردنی خراپ و ئەو بابەتی بەکارهێنان و خواردنەوەی کحۆلی هیچێک لە گرفتە گەورەکان ڕەنگە بەشێکی بینەرانیش کە گوێبیستی ئێمە پرسیار بێ لەلایەن ئەگەر وەزنیان زۆر بێ یاخود بەکارهێنەر یەکێک لەم بابەتانی کە بەڕێزت دەستیشانەگرێت خراپن بۆ ئەم بابەتە کەی بچن پشکنین کەن وەکو باس کرد کام پشکنینە زۆر گرنگە کە لە پێش هەموویەوە بیکەن بۆی کە دڵنیا بنەوە کە تەندروستی سەرەتایەکەم خۆپارێزتن زۆر باشەوەی کە سەرەتایەکەمانەی کە خواردنی کحولەکەن واز بێن لە خواردنی کحول چکە لە مەرحەلەی یەکەمان کە مەرحەلەی بۆمە بیابوون بە مەرحەلەی چوری کۆبوونی چوری جگەر توانین ڕێگری بکەین نەگوازرێتەوە بۆ مەرحەلەکانی تر ئەتوانی لەو مەرحەلەیان هێڵی نەخۆشکە تووشی بۆمە یابوون بێ مەرحەلەی دووەم کە زۆر گرنگە بەلامانە ئەوانەی کە قەڵەون بیێمایان بەرزە ینی باشترین عیلاج بۆ چارەسەری چوری سەرجگەر دابەزاندنی لە سادی کێشیانە ینی ئاتە ئەوانەی کە وەزنیان 100 کیلۆیە 10 کیلۆ لە کێشیانداگرن یان 90 کیلۆ 9 کیلۆ دابەزێن ئیترەمە لە ڕێگەی یەکەم بڕێکی وەرگرتنی خواردنی تەندروست دوورکەوتنەوە لە خواردنی نیشاستە و کاربۆیدراتەکان و خواردنی بڕێکی ئەو خواردانی کە بڕێکی زۆر واتە خواردنە خێراکان دوورکەونەوە لێ کە بڕێکی زۆر کالۆری تێدایە هەروەها لە هەمووی گرنگتر وەرزش بە شێوەیەکی ڕێک و پێک هەفتانە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ وەرزشکردن بە شێوەیەکی ڕێکپێک زۆر زۆر باشە بەڵام بۆکو بڵێن دەرمانێکی ئەوتۆمان هەیە بۆ چارەسەری چوری سەرجگەر هیچ دەرمانێک نەسەلمێنراوە تەنها لە توێژنەوەکانە دەرکەوتووە ئەتوانین ڤیتامین ئێ بۆ نەخۆشانە بنووسێ بۆ ماوەی سێمان بەکاری بێن ئیسفادەی لێکن بەڵێ دەستخۆش دکتۆر باشە دکتۆر بەگشتی ئایا هەموو جۆرەکانی چوری جگەر وەکو یەک مەترسیدارن وتوان گرین بە دوو بەشەوە بەشی ئەوانەی پەیوەندی بە خواردنە کحولەکانە بەشی بەڵێ هەردووی هەمویان ینی مەرحەلە بە مەرحەلە چوری جگەرە ئەگەر مدێکی زۆر بێنێتەوە ئەبێ بە لە هەوکردنی جگەر کە پێێت استیاتۆ هیپاتایس دوای بێ بە مۆمیا بوون ینی تۆمە نێڵین کە مەرحەلەکەی زیاتر بێت ڕێگری لێ بکەین ڕێگریەکانی ژۆک و باسم کرد بەو ڕێگانە بوو کە باسم کرد یەکەم دابەزانی کێش دووهەم خواردنێکی ڕێکوپێکی تەندروست کالۆریکی پێویست نەک کالۆری زیاوەرگین وەرزشتێکی بەردەوام هەفتانە هەروەها لەو ئەز حاڵەتێکە دەرمانی ڤیتامین ئی بەکارێنین هەروها کاک دکتۆر باسی شتێکی کەشی کرد ئەوانەی کە قەڵەون بیێمایان بەرزە بۆ ئەوانەی کە بیێمایان لە بینی 30 بۆ 35 نەخۆشی شەکرانێ ئەتوانن سوود وەرگرن لە نەخۆشی نەشتەرگەری قەڵەوی ئایا بە شێوەی قارسی گەدە بێ یا گۆڕین ڕێڕۆ بێ ئەتوانن ئیسفادەی لێ بکەن دەرکەوتۆ توێژینەوەکان ئەوانەی کە ئەو نەشتەرگەری ئەنجامەدەن چوری سەر جگەرەکان نامێنێ دکتۆر پێم خۆشە باسی ئازار بکەین ئێمە زۆر جار لە بەرنامەکە باسی ئەومان کردووە کە ئازار خودی خۆی نیعمەت و زۆر گرنگە بۆی چکە ئازارە زۆر جارە بێتەوە کاریکە نەخۆش بەرێت بۆ پشکنین و خۆپارێزی بەڵام گرفتێکێتە پێشەوەی کە من زانیاریم لەسەر وەرگرت کێشەی جگەر بە گشتی کێشەکانی جگەر و بە دیاریکراوی ژنیانە چوری جگەر کاتێکە لەسەر ڕووکەشی جگەر کۆبێتەوە ئازارێکی دیاریکراوی نییە زۆر جارەگاتە ستەیجەکان واتە مەرحەلە بەرزەکانی و پاشان نەخۆش هەستی پێیەکە چەند ئامۆژگاریە گرنگە چەند مانگ پشکنین کرێ بۆی کە نەخۆش بە دوور بێ لەوەی کە ڕاستە ئازاری نییە بەڵام ڕەنگە کێشەی هەبێ لە جگەری ئەتوانین متابعەیە مۆنیتەریم نەخۆشانە بکەین 6 مانگ جارێ پشکنی سۆنەر بکەن هەروە هەستن بە ئەنجامدانی پشکنینی ئەنزیمەکانی جگەر بزانین ئەنزیمەکانی تێگەچێ هەروە لە حاڵەتێکە پشکنیەکمان هەیە کە بە پشکنی فایبرۆسکان ناسراوە پێمان دەڵێ ئێفەکەی چەنەوەتە دەرەجی ڕقبوونەکەی چەنە پێمان ڕقبوونەکەی دەرەجی یەک یا دەرەجی دوایان پێمانەڵێ چوری چەند کۆ بۆتەوە هەروە پێشوانەڵێ تووشی تەشەمە بووە هەروە لە بەعزە حاڵەتێکیشە ئەگەر بە گومان بی لە ڕقبوونی جگەر ئەتوانین پارچە لە جگەر وەربگیرێ ینی لەبەرەوە باشترە 6 مانگ جارێ
بە شوەیەکی ئاسان سۆنەر ئەنجامدان هەروەها پشکنی ئەنزیمەکانی جگەر ولا بەعضە حاڵەتێکیشە پشکنینی فایبرۆسکان ئەنجام بدەن. دەست خۆش دکتۆر بەگشتی نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان جا لە مانگی ڕەمەزانەوە کە زانین کە هاوڵاتیان بە تایبەت لە پارشە و لە بەربانگە بڕێکی زۆر لە شیرینیە خۆن یاخود شەربەتە ئامادەکراوەکان ئەو بابەتانی کە لە ڕەمەزانە زۆر خەڵک بەکارێنێ بەگشتێمێ بزانم ئامۆژگاری و چیە بۆ هاوڵاتیان تا لە گرفتی بە چەوریبوونی جگەر و دروستبوونی چەوری جگەر بە دوور بن. وڵا یەکەم ینی بڕێکی کەم خواردن بە شێوەیەکی کەم و زووەر بگرن بڕێکی زۆر شلەمەنی بخۆنەوە ئەو خواردانی کە بڕێکی زۆر شەکریتەیە دوورکەونە لێ بەتایبەتی وەکو جەناوە باستەکرد ئەوانی شربەتانی کە بڕێکی زۆر شیرینی تیایان خواردنی لوقمە قازیە ئەوانی کە چەوریکی زۆریان تێدایە بە شێوەیەکی کەم وەری بگرن هەروە دوورکەون لەو خواردنانە چوەکو باسم کردەوە گەر بێت و کۆبوونەوەی چەوری سەرجگەر ئەگەر تۆ کالۆرێکی زیاتر وەربگری و کالۆری کەمتر سەرفکەی بە شێوەی ئەنیشێ لە سەرجگەر بە شێوەی چەوری سیانی ینی ئەوانەی کە بڕێکی زۆر کالۆریان تێدای دوورکەونەلی. زۆر باشە دکتۆر بەگشتی کاتێکە باسی چارەسەرەکرێ ئێمە لە بەشێکی زۆری نەخۆشیەکانە چارەسەری کوردەواریمان هەیە چارەسەری گیادرمانی هەر بەڵێدەسن کە تا ڕادێ پێشینەیەکی زانستی هەیە پێمە لە وڵاتی سین و کۆمەڵ وڵات پشتی پێبەستێ بۆ ئەم بابەتە بە دیاریکراوی ئەتوانین پشت ببەسین بە گیادرمانە کوردەواریەکان تا چەندێ ڕاستن و زانستی. زۆر سپاس بۆ پرسیارەکە و دیارێمە چەند نەخۆشێکمان هەیە لە نەخۆشخانە کە بەهۆی بەکارهێنانی دەرمانی گیایەوە هێربەڵ کە بۆ چۆری بەکارهێناوە ئێستا تووشی وەستانی جگەر بوونیان ئەکیوت لیڤەر فەیلەر ینی جگەریان وەستاوە خراپی کردووە. بەڵێ تەنها هیچ دەرمانێکمان نییە بۆ چارەسەری چەوری سەرجگەر تەنها بێژگەلەوەی دابەزانی کێشمان هەیە ڕاضەیەکی بەرداوامان هەیە خواردنی تەندروست تەنها دەرمان کە سەلمێنراوە ئیسیفادەی هەبێ ڤیتامین نییە هیچ دەرمانێکی کە ڕێگە پێدراو نییە خراپتریەکە یەکێک لەو ئامۆژگارانی کە نەخۆشەکانەکەین هیچ دەرمانێ بەکارنێن بۆ چەوری سەرجگەر بەبێ ڕێنمایی پزیشکی پسپۆر. دکتۆر ئەگەر بێت ئێمە بکرێ بەگشتی باسێکی جگەر بکەین زۆر کات ئەبیستین و ئەبینین کە پزیشکان ڕێنمایی هاوڵاتیانەکەن بۆ دوورکەوتنەوە لەو زیانانەی کە بەجگەرەگات و ئەژووترێت کە ئەگەر بێت و کەسێک جگەری لە کار بکەین ناتوانێت تەنها 2 ڕۆژ زیاتر بمێنێتەوە ژیانە هۆکاری ئەم گرنگی جگەر چییە؟ ئەوکو لە سەرای بەرنامەکە ئازان بینیم کە باسی ئیشەکانی جگەرتان کرد جگەر ئەندامێکی گرنگکەکەێتە بەشی لای ڕاستەوە تقریبا کیلۆنیەکە ژمارێکی زۆر ئیشی هەیە یەکێک لەو ئیشانەی یەکەم مەسن دروستکردنی ئەو مادانی خوێنمەینەکان زۆربەی ژمارێکی زۆر لە کڵاتی فاکتەرەکان کە یارمەتی مینی خوێنەکەن لە ڕێی جگەرەوە دروستە مادەی ئەلبومین لە ڕێی جگەرەوە دروستەکرێ هەروە دەرجگەرکردنی مادە ژەهراوەکان لە جسمەوە لە ڕێگەی جگەرەوە بێ ئاین تۆ ئەگەر جگەر بوەستێ زۆربەی ئیشەکانی جگەر کە ئەوانی کە باستان کرد لە بەرنامەکە زۆربەی ئیشەکانی ئەوەستێ ئەوانی نەخۆشەکە ئاو لە سکیا کۆبێتەوە تووشی نزیڤ بێ تووشی وەستانی جگەر بێ یان لە هۆش خۆی بچێ چکە کە حاڵەتێکمانەیە پێڵێن هیپاتی ئینکفالۆپاتی لە هۆش خۆیانەچ ئەنی ژمارێکی زۆر کردارە فیسیۆلۆجیەکانی جەستە بەندە بە ئیشی جگەرەوە. باشە دکتۆر بەگشتی بەداخۆزانیایەکی زۆر ناخۆشم خوێندەوە ئەیوت ئەم هۆکاری چەوری سەرجگەرە دووەم بەهێسترین هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجەی بەڵێ جا شێرپەنجەی جگەر وەک بە ڕێزت دەزانیت شیەکێکە لە کوشندەترین شێرپەنجە. بەڵێ ئایا ئەم زانیارێت تا چەندێ ڕاستە لە بەهۆی یەکەم بەهۆی گۆڕانکاری لە شێوازی ژیانە یەکەم خوارد ژمارێکی زۆر لە مرۆڤ لە دانیشتوان لە جیهانە بە قەڵەوی و ئەناڵێن ژمارێکی زۆر وەرگرتنی خواردنە خێراکان کەم وەرزشکردن ئەمە بێتە هۆی چەوری کۆبنەوەی سەر جێجگەر کۆبنەوەی چەوری سەرجگەریش خۆی یەکێک لە هۆکارەکان بۆ دروستبوونی شێرپەنجە جگەر کە بە SCC ناسراوە کەواتەیەکێکە با چەوری سەرجگەری هەبێ پێویستە لە خۆی بترسێت کە گەشە نەسەنێ بۆ شێرپەنجە. فاکتەری کەشمان هەیە بۆ ڤایرۆسی جۆری بیمان هەیە جۆری سیمان هەیە خواردنەوەی کحولیەکانمانێ ئەمانە هەر بن بەهۆی فاکتەر بە دروستبوونی شێرپەنجەی جگەر. جا زۆر باشەکە خۆت باس کەویستم پرسیاری داهاتوم تایبەت کەم بۆ ئێمە بەنامێکشمان تایبەت کرد بە ڤایرۆسەکانی جگەر کاتە ڤایرۆسەکانی جگەری ژەکرێت نەهۆکاری کە چەوری سەر جگەر زیاد بکە بیوسی باڵە جۆری بیوسی نەشتەرگەری چاندنی جگەر چ کاتێک پێویستە بێکێنەوە کەسانی کە پێویستەکە ئەم نەشتەرگەریان بۆ بکرێت تەمانەمەکرا هندی خۆی کرایتیرای خۆی ئەوانەی کە جگەریان بە مۆمیا بێ کە پێ حاڵەتێکمانێ پەڵەن دیکۆمپنسیتد لیڤەر فەیلەر ئەوانەی کە جگەریان ئەوەستێت هەڵسەنگانیان بۆکرێ کە تووشی تەشەماکەبەت بوون بە گوێرەی هەڵسەنگانەکە ئەوانە ینی کە جگەریان وەستاوە نەشتەرگەری چاندنی جگەریان بۆکرێ.
ڕێژەی سەرکەوتنی تا چەندێکە ئەتوانێت هەروەکو ئەوەی کە پێشووتر جگەری خۆی ئیشی کردووە سەرکەوتوو بێت ڕێژێکی باشە بڵە دکتۆر بەگشتی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش بە دیاریکراوی ڕێژەی نەخۆشەکان و ڕێژەی چارەسەر چۆنە لای خۆمان چارەسەرەکان باشن بەڵێ بەڵێ طبعا سوپاس بۆ ئێمە لە خۆشخانەی هەرسو جگەرمان هەیە کە نەخۆشخانەیەکی تایبەتە بە نەخۆشەکانی هەرسو جگەر زۆربەی ئەو نەخۆشانەی کە لێن چارەسەرەگرن و بەڵێ چارەسەرەکان چارەسەری پێویست ینی بەردەستە بەردەست و کەواتە زۆر بەشێکی زۆری نەخۆشەکان خۆشبەختانە چارەسەریان بۆ کرێ بەڵێ بەڵێ زۆر باشە دکتۆرێکی تر لەو بابەتانی کە هێتە ئاراوە کاتێکە باسی چۆری جگەر و گرفتەکانی جگەرەکرێ بە کورتی و زۆر ناچینە ناوەڕۆکیەوە بەڵام گرنگە هاوڵاتیان زانێریانە بێ سەبار بە مولولەکان و خوێنبەرەکان و گرفتەکانی دڵ تا چەندێک پێیوەستن بەیەکەوە ئەم دوو بابەت وەکوتوانێکێک لە هۆکارەکانی چۆری سەرجگەر کە بە حاڵەتی میتابۆلیک ینی تێکچوونی میتابۆلیزمی جسمەوانی کە قەڵاون بیێمئان بەرزە چوری مەسەن چۆرەکانیان بەرزە هەروەها شەکری جۆری دویان هەیە هەروەها بەرزە فشاری خۆنیان هەیە ئەمانە احتیمالێکێک لەو تووشی چی من نیشتنی چاورەکان من لە مولولەکانی لە بۆرەکانی دڵیان لە بۆرەکانی مێش کە بێتە هۆی جەڵدەی دڵیا جەڵدەی دەمەخ کەواتە دکتۆر بۆ ئەو چارەخوازانی بڵین بەرزە فشاری خوێن یاخود گرفتی دڵ و ئەو بابەتانیان هەبێ پێویستەکە چارەخواز یاخود بڵین بەڕێستان خۆتان لەگەڵ پسپۆری نەخۆشەکانی پسپۆری تایبەتی خۆیان ئەوان عیلاجی ستاتینیان بۆ نووسن کە بێت هۆی دابەزینی ڕێژی چوری لە خوێنە کە بە ستاتین گروپ ناسراوە هەروەها لە بازی لە کۆڵنێکە دەرچۆ کاڵە ئیسفادەشی بۆ ئەوانەی کە لە هەمان کاتە نیشتنی سەرجگەریان هەیە کۆبوونی چۆری سەرجگەریان هەیە زۆر باشە دکتۆر پێم خۆشە بچینەوە سەر ڕێکارەکانی ژیان وەرزشکردن وەکو باسکرێکێکە لە گرنگترین هۆکارەکان وەرزشکردن بە دیاریگراوی چەند ڕۆژ وەرزشکردن وە چ جۆرە وەرزشێک تەندروستە بۆ جگەرمان طبعاً ئەوەی کە باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنی چۆری سەرجگەر وتمان دابەزانی کێشە خواردنی تەندروستە وەرزش بە شێوەیەکی ڕێکوپێک هەفتانە 3 ڕۆژ تقریبان 150 دقه ڕاضە بکرێت 150 دقه لە هەفتەیەەکە ئەوی کە لە کۆڵنەوەکان باسییان کردووە ئەم وەرزش چۆن بێ باشە وەرزشی ئەتوان ئەوانەی کە وەرزشی ڕۆشتن بکەنیان ڕۆشتی ئەوانی کە لە هۆڵەکانی لە جوانی ئەتوانن ڕاضێ بکەن کە لە توانەی جسمی خۆیاندا بکە ڕێنمایان بۆدا بدێ بۆنمە وەرزشکردنی کاردیۆمان هەیە ڕۆشتنی پاسکیلمانی و چەند جۆرە وەرزشێکەمان هەیە دەسۆش دکتۆر لەسەر پرۆسی هەرسکردن ڕۆڵی جگەر چییە لە بابەتی هەرسکردنە ئایا چۆن یارمەتی ئەو ئايات کە خۆراک هەرس بکەین ئایا ئەو خۆراک و ڤایتەمینانە چین کە لە ڕێی جگەرەوە هەرسکردنیان ئاسانتر جگەرێکێک لە ئیشەکانی جگەر دروستکردنی مادەی زەرداوە زۆر کە زوازانێت کە مادەی زەردا و تورەکەی زرا دروستەکە نەخێر جگەر دروستەکە ئەم جگەر مادەی زەردا دروستەکە پێڵێن بایڵ چێتە ناو تورەکەی زرا دوایی دەرەچێ بۆ ڕێخۆڵەکان یارمەتی هەرسکردنی چۆرەکانمان بووە ئەمەش کە بێتە هۆی هەرسکردنی چوری باشە دکتۆر بەگشتی باسەوە کە تەمەنێکی دیاریکراوی نییە بەڵام پێم خۆش بزانم لە مناڵان و هەرزەکارانە چۆنە ئەم نەخۆشیە ئەوانی کە بە قەڵەون نیسبەتێکی زۆران احتیمال لە توشببوونیە ئەوانەی کە تەماڵی خودی دەرەقیانەیە کە هایپۆثایرۆیدزمە احتیمال لابێ چاودێری بکەن بۆ کۆبوونی چۆری لەسەر جگەریان کەواتە بۆ ئەوانیش مەترسی و گرفتی خۆی باڵێ باڵێ کاتە دکتۆر چەندێک گرنگە کە دایک و باوکان هۆشیار بن لەسەر تەندروستی مناڵەکەیان ئەڵە مەسەی خواردنە خێراکان کە بنێ خواردنی شیرینیەکانە سەر نەستەلە و ئەمانەیان خواردنی زۆر چۆریان خواردنە خێراکان وەزدیان نێڵ وەزدیان زیابە زۆر باش دکتۆر ئێمە پێم خۆشە بەوکو هەموو بەشێکی بەنامە بینان زانیاریەک سەبارەت بەو ئەندامە تایبەتەوە گرن ئەگەر هاوکارمان بی ئەو جگەری کە لە بەردەست بەڕێستایە تۆزە لە ئەناتۆمی و شێوازی کارکردنی جگەرمان بۆ ڕووبۆی ئەم شکڵێ لە بەشی سەرەوەی لای ڕاست لە ژێر پەراسوەکانایە ئەندامێکی گرنگە تقریبان کیلۆنیەکە وەزنی لە دوو بەشی ڕیسی پێکاتوە بەشی ڕاستمان هەیە ڕایدلۆ بەشی چەپمان هەیە تاوان لە هەر سیگمنت پێکاتووە ئەمانە چەند ئیشێکی گرنگیان یەکێک لە ئیشەکانمان دروستکردنی مادەی زەرداوە کابێتە هۆی هەرسکردنی خواردن و چوری لە ژێر جگەرە تورەکەی زراومانەیە کە مادەی زرای تیا کۆبێتەوە و هەروەها دروستکردنی کڵۆتین فاکتەرەکان و مادەی یارمەتی خوێنمەینێن هەروەها دەرکردنی مادە ژەهراوەکە زۆر سپاس بۆ بەڕێزت بەنامەکەمانە زۆر پڕبەها پڕبایەختر کرد هیوادارم بەگشتی بینەران سوودێکیان وەرگرت بێ و زانیاریکی باشیان سەبارەت بە چۆنەتی خۆپارێزی لەم نەخۆشیە
وەرگرتوێ و سپاس بۆ بەڕێزت. دکتۆر دکتۆر دار ئەحمەد پسپۆری نەخۆشیەکانی هەرسوو جگەر سپاس کە ئەم شەو لەگەڵمان میوان بوویت و بەرنامەکانە دەوڵەمەند کرد لەگەڵمانە. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ هەر شاد.